دایە قەڵاوی گەورەی دڵم دایە خۆر و ئاوگڵم ئەدەب و علم و دانیش لە بەشی ژناندا زۆر جێی لێ کۆڵینەوە سەرنجدانی هەیە کە ئەو هەمایشە دەستپێکێکە ئاغازێکە بۆی کە ئێمە بتوانین لە داهاتوودا پڕبارتر و پڕناوەڕۆکتر ئەو جورە بێسە زەشنوارە و هەمایشانە بەرگوزار بکەین چونگی حەقیقەتەن دایکی زانایە کە دەتوانێت منداڵی لێهاتوو تەحویلی کۆمەڵ بدا. گەمەبازێکن ئەو پەنجەرانە بە ئەن قەست دەکرێنەوە کۆباڵم لە ملی ئینجانەکانی بەرهەیوانت خانم خانمی لەی ناز. بۆ ئومێدیەوەی کە هەم ئەو هەمایشەوە هەم باقی هەمایشەکانی دیکە بە ئەهدافێک کە بۆیان محقق کراوە ئینشاءڵڵا پێیان بگەن و لە خروجیدا ئێمە دیدگا و عملکردی ئێمە نسبەت بە خوشکان گۆڕێت. ڕۆڵە دەبنووی و کوڵی دڵەکەم ڕۆڵە دەبنووی و بۆ چایانی پیرەیە ئەمڕۆڵە لایلایایی چەند چاکووی و پیردەیە بۆ دەخولێمەوە با لە بەرشەیە بەری کوڕەشیر نەکانەیەم حەسێیەمەوە ڕۆڵە وەرە لایلایایی. لەگەڵ خودی خۆما دەکەم کە دەڵێم باشم ئەوەم لەبیر چوو نیشتەجێی نیشتیمانێکم نەخۆشخانە دەستخۆشی لە ڕێکخرانی ئەم چالاکیەکەم کە بەڕاستی دڵ و دەرونی هەمووان پێویستی بە ئاوپرژێنێکی بە وشەی جوان بە فەیف بە شاعر بە هۆنداوە بە چالاکی هونەری ڕۆشنبیری گەڕانەوەی شکۆ بۆ پێشمەرگە گەڕانەوەی شکۆ بۆ کەسوکاری پێشمەرگە بۆ دایکی شەهید بۆ شەهیدان ئەرچێکی پیرۆزە بەڕاستی کەسێک کە خۆشەویستی کاڵفامانە ورد و خاش کرد و وتی ئەوەندە پێمان باش بلم کاتەیە ئەم کۆڕەساز بکەین بۆ ئەو شاعیرانە بەهۆی کە ئەم ماوەیە مشت هەمومانمان زۆر بۆی ئەو ڕداوانی کە لە ڕابردووە ڕویان ناوە پێمان باش بۆم کۆڕەساز بکەین بۆ ئەو شاعیرانە و کاتێکی چۆنڵی کەشێکی نیشتمانیانە ئەمەساز بکەین. سەرنەوی کرد بۆ سەری گونگون پێچی ژەر بووە پەنجەرەی ئافتۆ. ئێرانە جێی پینە دۆزەکان ئەوانێک کە پێڵاوی چا دەکەین و جان تا ئەوشتانە چا دەکەین زاران باشتر بوو کە پارە هەبوو مەعاشە بوو شتانە بەزیستاکە و پاراکەمێکردیا قەیرانیەوەیە خەرکەکە ئەوتر دێت باشتر دێتن یعنی کە ئیشەکە تۆزە یعنی لۆمە برین باشترە یعنی کەمەکە. وەڵا ئیشمە قالب لێدانە و دوورینەوەیە و جانتایە و ئەویشانەیە پێراوە و پێراوی لە قالب بدەین و ئیشکراشی کراش پەڕۆینیش